خۆشەویستانی ماماکۆ هەر ئێستا حەماغا لە سەکنی مۆنیکایە. ئەڵڵا ئەو سەکنە بەس لە خۆ جوانە برام. چۆنە حەماغا؟ ئەحواڵە چۆنە؟ بەڕۆژە حەماغا؟ خوا لێو قبوڵکە. زمانە دەربێنە؟ زمانە سەجا زمانە بۆ گڵێک دەرێناوە بە ڕەمەزانە. ئەم سی ڕۆژە بەس جۆم لێوە ئەبێ عادی زمانی دەزانم بە ڕۆژی خوا قبوڵیکە خوا قبوڵیکە. تونی تیا برسیتە تۆ بێپارە هیچیان نیت. ئەوانە بێ ڕۆژەکەمان لێ ناڕوا دڵاکەم وەرە ها وەرە دار و بەرد و کوچ و کەڵەکم لێ بۆ بە نان و ئاو. بەخوا بێ پێیدا و شێنامە ئەڵڵا کە خۆش. ئەڵڵا لەو چەوە ئەوە چەوە هیوات بۆ چەوانەیە حەما لای بچا بڵە چیە هەستێ چیان کردوونەوە هەمیان سەد چاوان بەخێبێت دڵەکەم برا کەمەر ئەوچی لە سوورەوە هەیە بۆ نەعەمێ ئەمە ئەوەیە ئادەی یەک ساگە پێوە نییە خۆت خەڵگەڵە ئەمانە بەسا بە ڕۆژون وەشی کێشن حیامانە چێ حەزی لەم بۆی بوو ناسنەوە زانم چی بۆ لوسیوی نەفرەتی هەرچەندە حەماقە لەم وێنەیەدا تەڵخە بەڵام لە ژیانی مندا زۆر ڕوونە گۆمە قوربانە ماماکو چاوی چۆر مەستەکە مەستە چاو پێکەنینەکانم بوون بەداخ لە دڵی زۆر کەسە ببرن ئەوانەی دوژمن تا حەماغا ئەوانەی تۆش دوژمنتە ببرن جەماعەت کاتێ سارد و سەرما بووە بە فرەباری ئەم گەرمەیە کرۆتە ناو ئەم قاپۆ لێرە دایان ناوە بۆ باڵندەکان ئەها ئێستا ڕواوە ماشەڵڵا سەیرانکردن ئاوا بێت ها فانەکانی ماماکۆ نابێ ئاوا بن کە چوونە سەیران عەلاقەیەکی خۆڵ لەگەڵ خۆیان نەبەن ئیشەڵا دوای ڕەمەزان نابێ ئاوا ژینگە بیسکەن ئەوەی ئاوا ژینگە بیسکە ماماکۆ خۆشی ناوێ و لەگەڵ یان نابێ بە هیچ جۆرێک ئەها سێ چیان کردن ناوە گوناحە و سروشتە جوانە وەڵڵا ئاوا پیسکرێ ماماکوجان وەڵڵاهی بەتەمان بۆ ئەم ڕەمەزانە ئیشەڵڵا ئەم سی ڕۆژە من چۆن بەسەر برم ئێ بەتەمان عارەبانەیە دانێم لوقمە قازی و خورما و بامێ و هیناوشلە شلێتی وە قادری خوا بامێنەکەی ئاو نابێ مێزێکی خنچیلانە بۆ خۆم دانێم کەپلێکی بۆ کەم و جوان ئەگەر کودەکەی کەسابەتەکە لە کەسابەتەکەم ئەگەری تر ئیشەکەم بەرەو پێشتر بن و گەورەترم کرد لە 15 ڕەمەزانە ناوسازیش دانم ئیشەڵڵا ئەی بۆ شتێ دەکەی برو بەس گونکەکە لازان پێوە بکە ئەی بۆ شتێ دەکەیت برو تۆ بی بە شەریک وەڵڵا ئازاجە باش نییە بەزۆ کاتە شاگردێکمانەیە کاک شاگرد نابەچێ دوکمان بڵ ئەی شاگردێکمانە دایم شەڕمانە ناوژی ماگە ئەوێ ناوژی ماگە شاگردێک خۆشی 15 و ناخوان کێمە بە شاگرد بات نە خاوەن ئیشمان ئەی بۆ قسێ بکە چاوی ماچەکەن ئەوەی کابێت ئەوەی کابێتی ئەوەیە معقول چییە؟ سەرکەوە دڵخۆشکەری یەک میلەتین یەک میلەت سەر حەماغا سێریکە مناڵی ئێستا زۆر خۆشەژی سێریکە ئەم هەموو یاریان بۆ دروستکردن من و تۆش بە مناڵی ئەم شتانە کوا هەبووت خوا ها؟ نە بەخوانە بۆ شوێنێکم دانا یاری مناڵان و شتانم تیادانا ماماکۆ زەرەری زۆر گەورەم کرد بۆ مناڵ نەهاو؟ کورە نەوەڵا لە خەڵەتی پیری دامنابوو چاوەڕێی بانگین و زۆری لەسەر کەوتووە بەخوا ئەو جگەرە شەشیە بەڵێ تامی وەک جاران مایوانێت خوا تامی سەیەکە نایە
دوای خواردنی یەکشیش جگەر ئەو کەڕ و ڕژاوە هەر ڕژاوە تواوەتەوە ئەزی خواردووە دیتە بەلاش بۆ ئەوەی ئەوەیە یەکەم باشە دێ خوا قبولیکە دڵاکەم باشتری ئێستا والله مەگەرە و بنێ سەحلیگە دەبی چاوە بیژاوە ساقۆ مەشکم باشتر بیت باشە پاسوچی خۆن ئێستا خەریکە ئاتۆپی پاشەوی چی ماماکۆ دایم نێرگەلە بەدەم توێ تەقەی نایترێک لێ بەدەستیەوە دوێنە حەبی خەوە کە بۆی بوو خەوێنێ حەبی خەوم خواند یەک پارچەی بخۆ یەک جارم خۆدی بوو ئەوە دوێنە شەو یەک نوکتەم بۆی کێڕایەوە ها چۆن لە پێکەی ناچۆن کەوتەوە پشتا هەماغا وا برابڕۆ بۆ لە دە شۆ ساخەوی ئاخر بووە ئەڵێ حەماغانە ئەڵێ حەماغا باڵی بلا ڕۆ کارتە پێ ناردم دەیشم بۆ بنێرەتێکی جارجار بە 2 پێنجی بۆ مەکردی ئیلا بیلابێت دەی بێ بڕۆ بیبەفا شەگەڕەکە بڕۆ خواویزێ بڕۆ بێم نەتم لێت بێ بنێتم